یەکەم دیداری منداڵ بۆ تەندروستی و ژیان لا شاری هەولێر بەڕێوە چوو. لە دیدارەکەدا چەندین پزیشکی تایبەتمەندی منداڵان و وەزیری تەندروستی تیایدا ئامادە بوون. لابارەی بڵاوبوونەوەی نەخۆشی سکچوونەوە کە زیاتر منداڵان تووشی دەبن، وەزیری تەندروستی وتی ئەمە ڕێژەیەکی ئاساییە و لە خوار ستانداری جیهانیەوەیە. سەبارەت بەو نەخۆشیەکانی ڕاستە هەموو مەوسومێکی دەستپێکردنی گەرما لە هەموو ساڵێکدا نەخۆشیەکانی سکچوون کە جۆرەها نەخۆشی سکچوون هەیە بە شێوەیەکی گشتی ڕوو لە بەرزبوون دەکات، بەڵام هەر لە ژێر ئەو ستاندەردەیە کە ئێمە جێگەی ئەوە بێت دڵە ڕاوچێ بێت نەخێر لە ژێر ستاندەردینەوە، بەڵام بە تەبیعەتی سروشتی خۆی هەموو ساڵێک لە وەرزی سەرەتای هاویندا کۆمەڵێک نەخۆشی منداڵاندا نەخۆشیەکانی سکچوون، بۆیە هیوادارین دایکان و باوکان ئاگداری منداڵەکانیان بن لە خواردنیان لە خایەنیان لە دەستشتنیان زۆر بینگات و لە کاتی بوونی هەر حالەتی سکچوون و ڕشانەوەی منداڵان دەبێت پەیوەندی بە پزیشکی پسپۆر و چارەسەر بکات، چونکە ڕەنگە پێویستی بە داخلبوون بێ بۆ ڕێژەی داخلبوون زیاد دەبێت لەو وەرزەدا لە هەموو ساڵێکدا. پسپۆڕێکی منداڵان دەڵێت دایکان و باوکان زۆر پرسیار دەکەن لەبارەی هۆکاری توشبوونی منداڵەکانیان با سکچوون. هۆکاری سکچوونی منداڵان بۆ بەکتریا و ڤایرۆس دەگەڕێتەوە. بەگشتی ئەم نەخۆشی دوو جۆرمان هەیە، یان ڤایرۆسە یان بەکتریەیە، بەڵام هەندێک جۆرەکانی چۆن دەستنیشان دەکرێت کە ڤایرۆسە یان بەکتریەیە ئەبێت هەندێک پرسیار لەدا کە بکرێت. مەسەلەن بۆ نمونە زگچوونەکەی وەکو ئاوە تایەکەی کەمێک کەمترە، وشک بوونەوەکەی زیاترە، یەکەم جا بڕشانەوە زۆر بە قووەت دەست پێ دەکات، ئەمانە دەبێتە هۆی ڤایرۆس. ئەمەی کە ئێستا هەیە خەڵک گلەی لێ دەکات زۆربەی ڤایرۆسە بەڕاستی. ئەم زگچوون و ڕشانەوەیە کاریگەری سەرەکی بڵێن ماکەکانی لەسەر ئەوەیە کە وشک ئەبێتەوە مناڵەکە، لەوانەیە ماکەکانی و کاریگەری بەگشتی لەسەر سیستەمی تەندروستی مناڵ وشک ئەبێتەوە، کە وشک بووە بەگشتی مناڵ تەسیر لە کلیە ئەکات، لەوانەیە جاری وایە بیکاتە گەشکەش. بەپێی سەرچاوە پزیشکیەکان سکچوونی منداڵان بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە، گرنگترینیان هەوکردن و توشبوونە بە بەکتریا و ڤایرۆس و مشەخۆر کە لە ناولەشی مرۆڤدا پەیدا دەبێت، هەروەها بەدخۆراکی و نەبوونی بڕی پێویستی خۆراکە سەرەکیەکان و پیسبوونی سەرچاوە ئاویەکانیش بە یەکێک لە گرنگترین هۆکاری توشبوون بە سکچوون دادەنرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.